ناوەند و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوو سەدان خولی پەروەردەیان هەبووە و هەزاران منداڵ لە پرۆگرامەکانیان سودمەند بوون و بوون بە دەستێکی ئەمین بۆ پێگەیاندنیان. لە بەرپرسی مەڵبەندی سلێمانی دەپرسین بۆچی هەندە گرنگی بە پەروەردە و بانگەواز دەدەن و هەزاران کچ و کوڕ دێنە خولەکانتانەوە. خۆی بێگومان ئەم دەرگانە کە کراونەتەوە کە ئێسام ناوەندە پەروەردەیانە هەیە لەژە چەتی کۆمەڵی دادگەریایە. خۆمانەزانین ئەم دەسەڵاتە قبوڵی ئەو شتە جوانانە ناکات لە ناو کۆمەلگایە هەبێ. بۆیە کاتێک قەبارەی تۆ لە ناو پەرلەمانە بەهێزتری بە قووەتری ژمارە زیاترە، لێرە حکوومەت دەسەڵات زیاتر مەجالت بۆ ئەکاتەوە کە لێرە ئەم پرۆسانە بەڕێوەبەری بەڵێ بۆ ئەوەی ئەم پرۆسە پەروەردەیانە بەردەوام بێ، بۆ ئەوەی پەروەردە گشتگیرتر و فراوانتر بێ، بۆ ئەوەی پەروەردە تەنها لە بنکەکانی کۆمەڵە قەتیز نەمێنێ و بگاتە هەموو کۆڵانەکان. پێویستی بەوە هەیە ئەو خەڵکە کاتێک متمانەی هەیە مناڵەکەی پێشکەشەکە بۆی پەروەردە بکە، ئەو متمانەیەشی بداتێ سەوتی بداتێ بۆی پەروەردەکە چڕتر و باشتر و بەپێستر و بەهێزتر بێ. کۆمەڵ ئامانجی یەکەم و کۆتایی پاراستنی خێزان و کۆمەلگایە. دەڵێن وەکو چۆن لە پەروەردەکردنی منداڵان سەرکەوتوو بوون دەشیانەوێت لە پەرلەمان زۆری نەبن تا بازنەی خزمەتەکانیان زیاتر بکەن و چاوەڕوانیان هەیە لە خەڵکی تا ئەم دەستە ئەمینە سەر بخەن. کۆمەڵی دادگەری بارکی سەرشانی خۆی زانیوە لە ڕووی پەروەردەیەوە کار بکات لەسەر پەروەردەکردنی نەوەکانی داهاتوو ڕۆڵەکانی داهاتوو منداڵانی ئەمڕۆ. ئەمە چۆن کراوە لە مەقەڕەکانە کراوە. باشە بۆچی دەسەڵات پێیاڵ ناسێت بۆ کۆمەڵێک بە و حیزبێک وەکو حیزبێک پێیاڵەسێ لە بەرەوی کۆمەڵ نەگەیشتۆ بە دەسەڵات. ئەگەر کۆمەڵ لە داهاتووە بگاتە دەسەڵات و بتوانێت لە ناو ناوەندەکانی خوێندن لە ناو ناوەندە زانستی و پەروەردەیەکانە بتوانێت ئەم بابەتی پەروەردەیە برەو پێ بدا و کاری لەسەر بکا بە دڵنیایە و باشتر. کۆمەڵی دادگەری پێی وایە دەتوانێت شیرازەی شێواوی خێزان و کۆمەلگا ڕێک بخاتەوە و پێی وایە بناغی سەرکەوتنی کۆمەلگا بەهۆی پەروەردەیەکی بەهێز دەبێت، ئەویش لە ڕێگەی پەرلەمان و یاسادانان و متمانەی خەڵکەوە دەبێت بە کاندیدانی کۆمەڵ. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.